وەزارەتی کارەبای هەرێم بەنیازە لە ڕێگەی بەکارهێنانی سیستەمی غاز بۆ بەرهەمهێنانی کارەبا سەعاتەکانی پێدانی کارەبای نیشتیمانی بە هاوڵاتیان زیاد بکات. بەڕێوەبەری کۆنتڕۆلی کارەبای هەرێم بۆ پەیام دەڵێت بەنیازین لە 5 مانگی داهاتوودا بە 3 قۆناغ ئاستی بەرهەمهێنانی کارەبا زیاد بکەین بە جۆرێک لە قۆناغی یەکەمدا بڕی 250 مێگاوات و لە قۆناغی دووەم 550 مێگاوات و لە قۆناغی سێمیشدا 300 مێگاوات بەرهەمی کارەبا زیاد دەبێت. بەمەش لە کۆتایی مانگی ئاداری داهاتوو 1100 مێگاوات کارەبای هەرێم زیاد دەبێت. لە قۆناغی یەکەمە کە لە 19 مانگەوە دەستپێکەکەیمان دەست پێ کرد بە زیادکردنی غاز لە وێزگەی خۆرمۆر لەلایەن کۆمپانیای داناغاز وەزارەتی سامانە سروشتەکان کە بە بەڕی 50 بۆ 60 توانای با بڵێن بەرهەمی غازی سروشتی زیاد دەکات کە بەوەش نزیک لە 250 مێگاواتێک دێتە ناو تۆڕی کارەبای هەرێم. قۆناغی دووەم بریتیە لە زیادکردنی بەرهەمی غازی سروشتی لە کێڵگەی خورمەڵە بۆ وێزگەی خورمەڵە کە ئەوەش نزیکی 550 مێگاوات توانای بەرهەمی زیاد دەکات. قۆناغی سێمیش بریتیە لە زیادکردنی 300 مێگاوات لە وێزگەی هەڵمی خەبات. ئەو بەرپرسەی وەزارەتی کارەبا ئاماژە بۆ ئەوەش دەکات دوای قۆناغەکانی زیادکردنی بەرهەمی کارەبا وەزارەتی کارەبای هەرێم دەتوانێت لە خراپترین دۆخدا ڕۆژانە 16 بۆ 18 سەعات کارەبا بە هاوڵاتیان بدات. کۆتایی مانگی سێ لە سەرەتای بەهار دەکات. ئەو کاتە بۆ خۆی ئۆتۆماتیکیش خواستکەمە لەبەرەوە زۆر بە شێوەیەکی باش ڕنگدانەوەی دەبێت لە زیادکردنی کاتەکانی بوونی کارەباوە ئەگەر هەیە لەو کاتەیە بگەینە نزیک 24 کاتژمێر لەو کاتەیە. بەڵام بۆ هاوین زۆر باش با بڵێن هاو نیشتیمانیان سوودی لێ دەبینن چونکم لە هاوینی ساڵی ئەم ساڵا کە ڕۆی بە نزیک لە 12 بۆ 14 کاتژمێر کارەبا دراوە لە هەرێم ڕەنگە ئەو کاتە لە نێوانی 16 تا 18 و ئەگەری شەیەگەر خواستەکە زۆر بەرز نەبێت تا 20 کاتژمێرش بڕوە. زیاتر لە 27 ساڵە دوو حیزب ئیدارەی و هەرێمە دەدەن تا ئێستا نەیانتوانیوە خزمەتگوزاریە سەرەتاییەکان بۆ خەڵک دابین بکەن. کارەبای نیشتیمانیش یەکێکە لەو خزمەتگوزاریانە کە وەزارەتی کارەبا نەیتوانیوە پێویستی هاوڵاتیان لە کارەبا پڕ بکاتەوە. بەڵام ئەمجارە دەیەوێ لە ڕێگەی بەکارهێنانی سیستەمی غاز بەشێکی زۆری خواستەکان دابین بکات بێ ئەوەی هێشتا بتوانێت کارەبای 24 سەعاتی بە خەڵک بدات. زریان سدیق، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.